ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەی سکرتارەتی لیژنەی باڵای ڕفرەندۆمە. دیارە لەم کۆبوونەوەی ئیشوکارمان ئەوەیە کە لیژنەکانی ئەو ئیشانەی کە نەکراوە ئەوی پەیوەندی بە لیژنەی ئیدارە و پێشوازی و بارودۆخی ئەمنی و ڕاگەیاندن و لە ڕووی ئیداریەوە چ پێویستە ئەوانە باز بکرێ. هیچ باسێکی وا لە لیژنەی باڵای ڕفرەندۆم نەکراوەکە کۆبوونەوەکان دوا بخرێ و ئێمە هەوڵی دواخستنی کاراکردنەوەی پەرلەمان بدەین و ئەو قسانە لە هیچ یەکێ لە کۆبوونەوەکانی لیژنەی باڵا نەکراوە. ئەمە مناقەشەیەکە ساڵنیەوە کە دەڕوا لەگەڵ هەمویان هەریەکە 10,000 دانیشتن کراوە. بۆیە ئەگەر تەسەور دەکەن هیچ ئاگایان لێ نییە و ڕێکسەر ئەو بڕیارە درراوە ئۆشتیوان نییە. ئەو بڕیارە درراوە پەرلەمان کارە بکرێت و ئەگەر هەوڵێک هەیە بۆ دواخستنی بەروارەکان بە بیانۆی گلەیکردن لە تاریخەکە ئەمە مۆزوعێکی ترا ئەتوان گلەی هەبێ، بەڵام مەسلەی کۆبوونەوەی پەرلەمان لە تا ئەم لەحزەیە بڕیار وایە لە 4 مانگ کە دەکات سبەینێ پەرلەمانی کوردستان کۆب بێت.